لەم تەوەردا پاس لە بە چاپگەاندنی کتێبێک دەکەین کە وتەبێژی ڕۆژنامەوانیە. دەپرسی ناوڕۆکی ئەم کتێبە چییە؟ بەست لە وتەبێژی ڕۆژنامەوانی و هەروەها جیاوازی لەگەڵ ڕاوێژکاری ڕۆژنامەوانی چییە و چۆنێتی بەدەستهێنانی زانیاریەکان و هەروەها بەشداریکردنی زمانی جەستە و چەندین بابەتی دیکە لەم ناوڕۆکی ئەم کتێبەدا باسی لێوەکراوە. قسە و گفتوگۆی زیاتر لەسەر ئەم کتێبە ئەکەین بە میوانداری نووسەرەکەی کە زۆر بەڕێزیان هەڵمەت هۆشیار نووسەر و ڕۆژنامەنووس لە ستۆدیۆ بەیانی کورسات نیوز میوانن. کاک هەڵمەت سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر هاتی. سەرەتا دەمەوێت لە کتێبەکەەوە دەست پێ بکەین ناونیشانی وتەبێژی ڕۆژنامەوانی بۆ هەڵبژاردننی کتێبەکە بۆچی ئەو ناونیشانە هەڵبژێرا و مەبەست لێ چییە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ کورساتی عزیز و بۆ ئێوەی بەڕێزیش. حتمما ئێمە ئەو کە لە کای لە بواری ڕۆژنامەوانیە کار بکات یاخود بە تایبەتی ئەوانەشی کە ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان بە قۆناغی ئەکادیمیا تێپەڕی بێتن زۆر جار کێشە و گرفتی ئەومان بۆ دروستە بێ هەندێک سەرچاوەمان دەست ناکەوێت بە زمانی کوردی بە تایبەتی بۆ ڕەنگە کەسانێک بن کە وەکو پێویست زمانزان نەبن نەتوانن بە زمانە بیانەکان سەرچاوە بخێنەوە. بۆیە خەمی سەرەکی من لە نووسینی ئەم کتێبە ئەوە بوو کە سەرچاوەیەکمان هەبێ لەو بوارەیە بە زمانی کوردی ئەمە خەمی سەرەکی من بوو. خەمێکی ترمان ئەوە بوو کە بیگەین کە وتەبێژ ڕۆژنامەوانی چەند گرنگە کە وتەبێژ ڕۆژنامەوانی لە دەستگاکانە هەبێ بۆ ئەوەی کە ڕۆژنامەوانان جارێکتر دووچاری ئەوە نەبنەوە پەیوەندی بکەن بە هەر بەرپرسێکەوە نەتوان وەکو پێوی زانیاریەکانیان پێ بگات. بۆیە لەم چوارچێوەیەوە من هەوڵمدا بیر لەوە بکەمەوە کە کتێبی وتەبێژ ڕۆژنامەوانی بنووسمەوە. دیارە ئەم کتێبە وەکو دوێنش لە مەراسیمی ناساندنەکەیە باسکرا بە خۆشحاڵیەوە کە یەکەمین سەرچاوی کوردیە کە لە بواری وتەبێژی ڕۆژنامەوانیە بە کوردی ئەکەوێتە کتێبخانی کوردیەوە. هیوادارم توانی بێتم کە ئەگەر کەمێکش بێ سوود بە خوێنەران و بە کەسانی پسپۆری بوارەکە بگەێنم. بە هیوای دەست خۆش. کاک هەڵمەت لە کتێبەکەتا چۆن باس لە دەستخستنی زانیاری کراوە؟ زۆر باشە. سەبارەت بە دەستخستنی زانیاری وتەبێژی ڕۆژنامەوانی سروشتی کارەکەی وایە ئەبێ هەمیشە نزیک بێت لە ئەنجومەنی باڵاوە. ئەنجومەنی باڵا بە مەبەستی ئەوەی بۆ نمونە ئەگەر ئەنجومەنی وەزیران تەماشاکەین ئەبێ وتەبێژی ڕۆژنامەوانی بەردەوام لە کۆبوونەوەکانی ئەگەر بەشێکش نەبێت لە ئەنجومەنەکە ئەندامی ئەنجومەنەکەش نەبێت بەڵام بەردەوام لە کۆبوونەوەکانی ئەنجومەنە بەشدار بێت. ئەمەوە ئەکات کە بەردەوام وتەبێژ ڕۆژنامەوانی کارێک هەبێ یاخود زانیاریەکانی لەلا گەڵاڵە بێت کۆ بێتەوە دوور نەبێت لە مەرکەزی بڕیارەوە. کاتێک کە وتەبێژ ڕۆژنامەوانی ئەم زانیاریانی لابوو ئەو کاتە بە ئاسانتر ئەتوانێت زانیاریەکان بگەینە بە ڕۆژنامەنووس. کاتێک تو ڕۆژنامەنووس یاخود منی میدیاکار بمەوێت پەیوەندی بە وتەبێژی ڕۆژنامەوانی بکەم لەباری هەر بابەتێکەوە بابەتی ڕۆژ بێت یاخود بابەتێکی پەیوەست بێ بە کاروباری دامەزراوەکەیەوە وتەبێژی ڕۆژنامەوانی بێئاگانیە لەوەی کە لە هۆڵی کۆبوونەوەکانە ئەنجامەدرێت لەوەی لەو بڕیارانی کە لە ئەنجومەنی باڵاوە دەرەچێت تەنانەت لە بیرکردنەوە لە نزیکایەتی لە سیاست و بیرکردنەوە و استراتیژی کەسی باڵای دامەزراوەکە ئەو شارەزایی هەیە و شارەزایی پێویستە شارەزایی تەواوی لە مێژووی دامەزراوەکەش هەبێ بۆ ئەوەی کە بتوانێت لە ڕۆژێ لە ڕۆژانەگەر پێویست کە زانیاریەکان بگەێنێ وەکو پێویست. بەڵێ ئەی وتەبێژی ڕۆژنامەوانی ئەگەر جیاوازیەکی هەبێ لەگەڵ بۆ نمونە ڕاوێژکاری ڕۆژنامەوانی جیاوازیەکەیان لە چەند خاڵ خۆی دەبینێتەوە لەو کتێبەشتا باسی جیاوازیەکە کراوە؟ بەڵێ یەکێ لە بەشە گرنگەکانی کتێبەکە ئەوەیە کە من هاتووم جیاوازیەکەم لە نێوان وتەبێژی ڕۆژنامەوانی لەگەڵ ڕاوێژکاری ڕۆژنامەوانی. ئەم دوو ئەرکە ڕاستە ناوەکانیان نزیکن لەیەکەوە بەڵام ئەرکەکانیان ئەرکی جیاوازن. بۆ نمونە بەسیترین ئەرچیان ئەوەیە وتەبێژی ڕۆژنامەوانی ئەبێ کامل خۆی تەرخانکە بۆ ئەو کارە بۆ کاری وتەبێژەکەی خۆی لە بەرامبەر ئەو کاری ئەنجامی ئەدا حەق دەستێک وەرەگرێ یاخود مافێکی خۆی وەرەگرێ پێویست ناکات نابێت هیچ کارێکی تری هەبێت ڕاستەوخۆ ئەبێ ئەو کار خۆی تەفریقا بۆ کارە. بەڵام ڕاوێژکاری ڕۆژنامەوانی ئەکرێ کارێکی تری هەبێ بەڵام بەگرێ بەستێک بێکاری ڕاوێژ بەم دەستگایە بکات. بۆ نمونە استراتیژی ڕاگەیاندنی ئەم دەستگایە ئەبێت چۆن بێت چۆن هەڵمەتێکی ڕاگەیاندن ئەنجام بدات چۆنی با بڵین کەسی یەکەمی دەستگاکە بتوانێت مامەڵە لەگەڵ میدیاکارانە بکات.
ئەمە وا ئەکات کە جیاوازەکان دروست بێ نابێت وتەبێژی ڕۆژنامەوانی نابێت ڕاوێژکاری ڕۆژنامەوانی وەک وتەبێژی ڕۆژنامەوانی دەرکەوێت ئەو زانیاریانی کە پێویستە بیگەێنی ئەبێ لە ڕێگەی وتەبێژی ڕۆژنامەوانیەوە بگات بە ڕاوێژکاری بە دەستگاکانی میدیا بە جەماوەر بگات. بۆیە ئەمە جیاوازیەکەیە بەڵام زۆر جار ئێمە ئەبینین کە ئەم بە یەککەوتنانە دروستە بێت لە نێوان وتەبێژی ڕۆژنامەوانی و ڕاوێژکاری ڕۆژنامەوانیە زۆر جار ئەبینین ڕاوێژکاری ڕۆژنامەوانی ڕۆڵی وتەبێژی ڕۆژنامەوانی ئەبینێ من لە کتێبەکەشا وەکو ڕێنماییەک ئەڵێم ئەگەر ئەوەی کە ئەرچی ڕاوێژکاری ڕۆژنامەوانی ئێوێ کاری وتەبێژی ڕۆژنامەوانی بکە با دەستبەرداری ئەرچی ڕاوێژکاریەکەی ببێت دەست کاتە کاری وتەبێژیەکەی خۆی چونکە ئەم دوانە کاروبارێکی جیاوازن ئەرکەکانیان جیاوازن ڕاستەوخۆ وتەبێژی ڕۆژنامەوانی لەگەڵ میدیایە بەرکەوتنی هەیە لەگەڵ جەماوەرە بەرکەوتنی هەیە بەڵام ئیشی ڕاوێژکاری ڕۆژنامەوانی دووبارەیە کە مۆدانانی پلان و استراتیجی کاری میدیایی و هەڵمەتی میدیایی و هەڵتەنانەت هەڵمەتی بانگەشەکانی دەستگاکەیە بۆ جەماوەر و بۆ میدیاکاران. بەڵێ کاکەڵمەت لەسەر قسەکان سەرنجێ ئەم کتێبەکە بە چاپگەێنرا و لە ئێستادا خۆشبەختانە لە زمانی کوردی لە کتێبخانەکاندا هەیە با بڵین جیاوازی نێوان خاڵەکانی لە نێوان وتەبێژی ڕۆژنامەوانی و ڕاوێژکاری ڕۆژنامەوانی لە هەرمی کوردستاندا پشتی پێبەستراوە حتما یاخود با بڵین سەرچاوەکەی پشت ئەستورە بە وتەبێژی ڕۆژنامەوانی و ڕاوێژکاری ڕۆژنامەوانی لە هەرمی کوردستاندا بە شێوازێکی گشتی هاتووم کارەکەم لەسەر ئەم بابەتە بەڵام حتما بە پێی حکمی کرانەوەی دنیا بە پێی حکمی میدیا کەوای کردووە کە دنیا وەکو دنیا بێتە ناو شاشەکانی بەردەستمان وتەبێژی ڕۆژنامەوانەکانی ئێمە و ڕاوێژکار ڕۆژنامەوانەکانی ئێمەش بەدەرنین لەم کارە لەم بەرکەوتنانی کە ئێمە ئەنجامی ئەدەین ڕۆژانە بۆیە من بەرهاتوم بە شێوازێکی گشتی باشم لە بابەتی ینی بۆ نمونە هەرمی کوردستانە وەکو نمونە وەرنەگرتووە بە شێوازێکی گشتی هاتووم بۆ نمونە باسم لە ئەرکەکانی وتەبێژی ڕۆژنامەوانی کردو ئەرکەکانی چی و چین باسم لە لێ هاتوویەکانی وتەبێژی ڕۆژنامەوانی کردو پێویستە وتەبێژی ڕۆژنامەوانی هەبێ هاتووم باز لە زمانی جەستە ئەەکەم زمانی جەستە کاتێک تو ئاماژەیەکی ئیشارەتێکەکەی لە کوردستان چه خوێندنەوەیشی بۆ کرێت لەوانەیە لە ئەوروپا هەمان خوێندنەوەی بۆ بکرێت کەواتە باسکردن لە زمانی جەستا لە کتێبەکەدا تا چەندە پۆینتێکە توانراوە کاری لەسەر بکرێت بەشی یەکێ لە بەشەکان من کتێبەکەم دابش کردووە بەسەر پێنج بەشەوە بەشی یەکەمیان ئەگەر دەرفەتم بدەی بەشی یەکەمیان باز لە پرۆسەی پەیوەندیەکەم پەیوەندیەکان چۆن دروستە بێت پەیوەندی نێوان من و تۆ لەگەڵ تاکێکی تر کۆی پەیوەندێکە فیدباکەکان چۆن مامەڵی لەگەڵا ئەکرێ بەشێکی تری کتێبەکە پەیوەستە بەوەی کە زمانی جەستە چ ڕۆڵێک ئەبینێ لە گەیاندنی پەیام ئایا منی ڕۆژنامەنووس چۆن بتوانم خوێندنەوە بۆ زمانی جەستی ئەو تەبێژە بکەم تا چەند ئەو زانیاریە ئەو بە منی ئەگەیەنێت ڕاستە تا چەند دروستە تا چەند ڕاستگۆیە تا چەند کارلێکی کردووە لەگەڵ ئەو زانیارانی کە ئەو پرسیاری کە من ئاراستەی ئەەکەم بۆیە بەشێکی گرنگ لە کتێبەکە پەیوەستە بە زمانی جەستەوە ئەوەی کە پەیوەستە بە قسەکردنەوە ئیشارەتەکانی دەموچاوە ئاماژەکانی دەسە تیا باسم کردو لە کتێبە بەڵێ ئەگەر سەرنج بخەینە سەر پرۆسەی پەیوەندیکردن لە پرۆسی پەیوەندیکردندا پەیوەندی بەبێز لە پرۆسی پەیوەندیکردن چیە و چۆن پەیوەندیەکانیش دروستە بێت پەیوەندی وەکو پرۆسی پەیوەندیکردن هەموو ئاڵوگۆڕێکی زانیاری هەموو ئاڵوگۆڕێکی زانیاری هەموو ئاخاوتنێک وەکو پرۆسی پەیوەندیکردن مامەڵی لەگەڵا ئەکرێت بۆیە ئەکرێت ئێمە وەکو پرۆسەکە پرۆسەیەکی گشتگیرە هەموو تاچێک ئەو پرۆسی ڕۆژانە ئەنجامەدات بەڵام ڕەنگە ئێمە زۆرجار پرۆسی پەیوەندیکردن لە قسەکردنی نێوان من و تۆ کۆی بکەینەوە یاخود لە نووسینێکا کۆی بکەینەوە بەڵام پرۆسی پەیوەندیکردن پرۆسێکی زۆر فراوانە ئیشارەت ئاماژەکانی دەموچاومان چاوجوڵانەکانمان تەنانەت سیماکانمان کە بۆ نمونە لە بیستنی هەواڵێکی خۆشە سەرمان سوڕەمێنێ لە مەترسیەکە کێشەمان لە مەترسیەکە چاوەکانمان ئەبڵەقە بێ و زەقە بێتەوە ئەمانە هەمووی پرۆسی پەیوەندیکردن گەیاندنی پەیام و ناوەڕۆژی پەیامەکانن بەڵێ کاکەڵمەت بابەتێکی دیکە هەر لە پرۆسی پەیوەندیکردنیشتا جارێکی دیکە زمانی جەستە کاریگەری خۆی دەبێت بەڵێ بێگومان کاریگەری خۆی ئەبێ بۆ نمونە تۆ ناکرێ هەواڵێکی خۆش کە بە منی ڕائەگەیەنی بە ڕوویی خەمبارەوە بە منی ڕابگەینی باشە لە بەرامبەرە ناکرێت پەرچەکردارەکانی من کە بەرە بۆ نمونە ئەو پەرچەکرداری کە تۆ هەواڵێک بە منی ڕاگەینی هەواڵێکی ناخۆش بە من ڕاگەینی باشە ئەگەر من بە ئاماژەش بە خەفەت یا بۆ نمونە بە قسەکردنیش دەرینە بڕم کاتێک کە خەمبار ئەبم ئەمە فیدباشی
کاریگەری ئەو پەیوەندیە کە تۆ ئاراسی منت کردو ئەو پەیامی ئاراسی منت کردووە بە ناوەندێک کە ئەگەڕێتەوە جارێکی تر بۆ تۆ کە پێڵێن فیدباک ئێمە لە پرۆسی پەیوەندیکردنە. بەڵێ کاکەڵمەت ئەگەر بەشێکی دیکە بێت لە کتێبەکە بتەوێت باسی بکەیت و من سەرنجم لەخست بێتە سەری فەرمو. زۆر باشە من حەزم کرد ئاماژە بە شتێک بدەم لەم کتێبەیە من هەوڵم داوە بگەڕێم بە دوای زاراوی کوردیا بەڕاستی ینی بۆ نمونە من زۆر چاوەڕێم کرد تا توانین بگەم بەوەی کە لە بەرامبەر وشەی قسەکەر ئێمە کە قسەکەر ڕۆژانەڵین فلان کەس قسەکەرە لە بابەتەکەیە هەستاوم وشەی ئاخێوەرم بەکارهێناوە کە داتاشراوە لە وشەی ئاخاوتنەوە ئەو پاشگیری وەرەی بۆ ئیزافە کراوە ئەمە دوای ڕاوێژێکی زۆر لەگەڵ بەشی مامۆستایانی بەشی کوردی زانکۆی سلێمانی و زانکۆی چەرموش گەیشتین ئەو دەرەنجامەی کە بەڵێ وشەی ئاخێوەر وەکو نمونەیەک باسێکم لێرە ئەکرێ لە بری قسەکەر بەکاربێ بۆیە بەشێکی تایبەت کاتێکە ئەڵێم ئاخێوەری لێ هاتوو کردومەتە تایتڵ بۆ ئەوەی سەرنجی خوێنە ڕاکێشم کە بەڵێ ئێمە لە بەرامبەر هەموو زاراوەیەکی ئامانجێکی تر ئەوە لە بەرامبەر هەموو زاراوەیەکی عەرەبیە ئەتوانین زاراوەیەکی کوردیشمان هەبێت. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەستخۆشمان دوونەوی سپاس بۆ ئەوەی کە میوانی بەیانی کورسانی سپاس بۆ هۆشیار هەڵمەت نووسەر و ڕۆژنامەنووس.